بارێزان هەمولایەک بەخێر بێت. ئەمڕۆ کۆنفرانسی جنۆسایدی گەلی کوردستان جنۆسایدی کوردانی فەیلی کارکردنی ئەکادیمیانە بۆ بەنێودەوڵەتکردنی ئەم کەیسە و سەرجەم کەیسەکانی زۆر سپاس. ئەم کۆنفرانسە یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زانستیە لە ئاستی عێراق و لە ئاستی جیهان سەبارەت بە جینوساید و قەڵاچووکردنی کوردانی فەیلی. ئەم کۆنفرانسە بە سپاردەی ڕاستەوخۆی جەنابی سەرۆک بارزانی و لە ژێر چاودێری جەنابی سەرۆک بارزانی ئەوە یەک ساڵە سێ زانکۆی سەلاحدینی هەولێر و دهۆک و سۆران لەسەر ئەم کۆنفرانسە ئیش دەکەن. 25 دەوڵەتی جیواز بەشدار بوونە زانکۆی لە دەوڵەتەکانی جۆرا و جۆر و لە زانکۆوەکانی جۆرا و جۆر و توژینەوەی جۆرا و جۆر پێشکەش کرایە لە 3 ڕۆژ لە 34 پانێل ئەو توژینەوەیان پێشکەش کران بە ئامادەبووان. بەڕاستی ئەوە هەنگاوی یەکەمە بۆ گەیاندنی دەنگی ئەو مەزلومیەتێک بەسەر کورد فەیلی هاتووە. ئینشاءڵڵا هەنگاوەکانی تر پاشەوە دێت و ڕاستپاردەکانی ئەم کۆنفرانسە شتێکی دەستکەوتێکی گەورەیە بۆ کوردانی فەیلی. بەڕاستی کوردی فەیلی تووشی نەهامەتیەکی زۆر بوون، تووشی غەدرێکی زۆر بوون لەلایەنی ڕژێمی گۆڕ بە گۆڕچووی سەدام. ئەو کاتیش لە هەشتاکانەوە چەند ساڵی بەسەردا تێپەڕدەبی جینۆسایدی کوردەکانی فەیلی بەڕاستی تەعتیمێکی ئیعلامی زۆر هەبوو. حتا ئەمن کە کوردم بەخۆم کوردم بەڕاستی لەو مؤتەمەرەی یعنی زۆر ئینفۆرمەیشنم وەرگرت، زۆر زانیاریم وەرگرت. يعني من ككردم معلوماتي كاملة من نبول لسه كيسي كرداني فيلي.